بەشێک لە وەسیەتنامەی پێشەوای نەمر قازی محەممەد لە دوا ساتەکانی ژیانیدا. بسم الله الرحمن الرحیم. ڕۆڵە و برا عەزیزەکانم، برا بەشخوراوەکانم، ملەتە زوڵم لێکراوەکەم، وام لە دوایم ساتەکانی ژیانمدا چەند ئامۆژگاریەکتان دەکەم. وەرن بە خاتری خوددا چیتر دژمنایەتی یەکتری مەکەن، یەک بگرن و پشتان و یەکتری بدەن، لە بەرامبەر دژمنی زۆردار و زاڵمدا بوەستن، خۆتان بە خۆڕایی بە دژمن مەفرۆشن. دژمن هەر ئەوەندە ئێوەی دەوێ تا کاری خۆیتان پێ جێبەجێ دەکا و قەت بەزەیی پێتاندا نایە، لە هەر هەلێکدا بێ قەت لێتان نابورێ. دژمنانی گەلی کورد زۆرن، زاڵمن، زۆردارن، بێبەزەین. ڕەمزی سەرکەوتنی هەر گەل و نەتەوەیەک یەکگرتن و یەکبوونە، پشتگیری تەواوی میلەتە. هەر میلەتێک یەکێتی و تەبایی نەبێ، هەر دەم ژێردەستی دژمنانی دەبێ. ئێوە گەلی کورد هیچتان لە گەلانی ئەم سەرگۆی زەویە کەمتر نییە، بەڵکو لە پیاوەتی و غیرەت و لێهاتوویدا لە زۆر لەو گەلانەی ڕزگار بوون لە پێشترن. ئەو میلەتانەی کە لە چنگی دژمنە زۆردارەکانیان ڕزگاریان بوو وەک ئێوەن، بەڵام ئەوانەی خۆیان ڕزگار کردووە یەکێتیان لە نێواندا هەبووە. با ئێوەش وەکو هەموو گەلانی ڕووی زەوی چیتر ژێردەست نەبن. هەر بە یەکگرتن و حەسوودی بە یەک نەبردن و خۆنەفرۆشتن بە دژمنان لە دژی نەتەوەکەمان دەتوانن ڕزگار ببن. براکانم، چیتر فریوی دژمن مەخۆن. دژمنی کورد لە هەر ڕەنگ و دەستە و قەومێک بێت هەر دژمنە، بێڕوحمە، بێویژدانە، ڕوحمتان پێناکە، بە یەکترتان بەکوش دەدا، تەماح و وەبەردەنێ، بە درۆ و فڕوفێڵ بەگشت یەکترتاندا دەکا. لەناو هەموو دژمنەکانی گەلی کورد دژمنی عەجەم لە هەموویان زاڵمتر و مەلعونتر و خوانەناستر و بێبەزەیترە. لە هیچ تاوانێک بەرامبەر گەلی کورد دەست ناگەڕێتەوە. هەر بە درێژایی مێژوو لەگەڵ گەلی کورد غەرەز و چینەی ڕیشەداری هەبووە و هەیەتی. تەماشاکەن، بڕوانن تەواوی گەورە پیاوانی گەلەکەتان لە سمایلاغای شکاکەوە بگرە تا جەوهەراغای برای و هەمزاغای مەنگوڕ و چەند و چەندین مرۆڤی دیکە، هەر هەموویان بە فریودان ئارامیان کردوونەوە و خەڵکیان لە پشت کردوونەوە و ئینجا زۆر نامەردانە کوشتویانن. هەموو ئەوانەیان بە سوێند و قورئان فریوداون کە گۆیا عەجەم نیەتی خێری لەگەڵیاندا هەیە و چاکەیان لەگەڵدا دەکات. بەڵام هەر کوردە خۆش باوەڕە و بە سوێند و سۆزی عەجەم فریوی خواردووە و باوەڕی پێهێناون. کەچی تا ئێستاش بە درێژایی مێژوو کەس نەیدیوە تاکە جارێکیش عەجەم بە سوێند و وادە و ئەو پەیمانانەی بەسەرانی کوردی داوە وەفای پێبکا و وادەکانی لەگەڵ کورد بەجێ بگەێنێ. هەر هەمووی درۆ و فڕوفێڵ بووە. جاوا من وەکو برایەکی چووکەی ئێوە لە ڕێگای خوددا بۆ خاتری خوددا پێتان دەڵێم، یەک بگرن و قەت پشتی یەکتر بەرمەدەن. دڵنیابن ئەگەر عەجەم هەنگوینتان بداتێ دیارە ژەهی تێکردووە. بە سوێند و بەڵێنی درۆی عەجەم فریو مەخۆن کە ئەگەر 1000 جار دەست بە قورئانی پیرۆزیشدا بدا و بەڵێنتان پێبدا، دڵنیابن مەبەستی فریودانی ئێوەیە تاوەکو فێڵێکتان لێ بکا. وا من لە دوایین ساتەکانی ژیانمدا بە خاتری خودای گەورە ئامۆژگاریتان دەکەم. پێتان دەڵێم و خوا بۆ خۆی دەزانێت کە من ئەوەی لە دەستم هات بەسەر و بە گیان و بە تێکۆشان بە ئامۆژگاری و ڕێنوێنی و ڕێگەی ڕاستنیشاندانی ئێوە درێغم نەکرد. ئێستاش لەو ساتەدا و لەو بارودۆخەدا دیسان پێتان ڕادەگەێنم کە چیتر فریوی عەجەم نەخۆن و باوەڕ بە سوێند و دەست لە قورئاندان و
بەڵێن و سۆزەکانیان مەکەن چونکە عەجەم نەخوا دەناسن و نەباوەڕیان بەخوا و پێغەمبەر هەیە و نەباوەڕیان بە ڕۆژی قیامەت و حساب و کتاب هەیە لەلای ئەوان ئێوە هەر لەبەر ئەوەی کە کوردن با مسڵمانیش بن تاوانبار و مەحکومن بۆ وان دوژمنن سەر و ماڵ و گیانتان بۆ وان حەڵاڵە و بە غەزای دەزانن بەڵێنم وانە بوو من بڕۆم و ئێوە بەدەست ئەو دوژمنە دڵڕەشەوە بەجێ پێڵم زۆر جاریش بیرم لە ڕابردوو گەورە پیاوانمان کردوتەوە کە عەجەم بەفری و سوێند و درۆ و حیلە گرتویان و کوشتویانن چونکە لە مەیدانی نەبەردیدا پێیان نەوەستاون و نەیان توانیوە لە بەرامبەریاندا ڕابوەستن ناچار بە درۆ و فڕوفێڵ هەڵیان خەڵەتاندون و کوشتویانن من ئەوانم هەر هەموویان لەبیر بوو قەتیش باوەڕم بە عەجەمان نەکردووە بەڵام عەجەم لە پێش گەڕانەوەیان بۆ ئێرە چەندین جار وەڵام و ڕاستپاردەیان بەنامە و بەناردنی کەسی ناوداری کورد و فارس بەدانی بەڵێن و پەیمانی یەکجار زۆر و بۆرەوە کە دەوڵەتی عەجەم و شاخۆی نیەتی خێریان هەیە و ئامادەنین تەنانەت دڵۆپێک خوێن لە کوردستان بڕژێ ئێستا ئێوە ئەنجامی بەڵێنەکانیان بە چاوی خۆتان دەبینن ئەگەر سەرانی هۆز و عەشیرەتە کوردەکانمان خەیانەتیان نەکردبا و خۆیان بە حکوومەتی عەجەم نەفرۆشت با ئێمە و ئێوە و کۆمارەکەمان وای بەسەر نەدەهات ئامۆژگاری و وەسیەتم ئەوەیە با منداڵەکانتان بخوێنن چونکە ئێمەی میلەتی کورد هیچمان لە میلەتانی دیکە کەمتر نییە ئیلا خوێندن نەبێ بخوێنن بۆ ئەوەی لە کاروانی گەلان وەدوا نەکەون هەر خوێندن چەکی کوشندەی دوژمنە دڵنیا بن و بزانن ئەگەر تەبایی و یەکگرتن و خوێندەواریتان باش بێ زۆر باشیش بەسەر دوژمنانتاندا سەر دەکەون ئێوە نابێ بە کوشتنی من و برا و ئامۆزاکانم چاوتان بترسێ هێشتا دەبێ زۆر کەسی دیکەی وەکو ئێمە لەو ڕێگایەدا گیانی خۆیان بەخت بکەن تا دەگەنە ئاوات و مەبەستیان دڵنیام لە دوای ئێمەش زۆر کەسی دیکە هەر بەفێڵ و دووڕوویی لەبەین دەبرێن دڵنیام زۆر لەوانەی لە دوای ئێمەش دەکەونە داوی فڕوفێڵی عەجەمان لە ئێمەش زاناتر و لێهاتووتر دەبن بەڵام هیوادارم کوشتنی ئێمە ببێتە پەند و عیبرەت بۆ دڵسۆزانی گەلی کورد